یەکێک لەو پیاوچاکانەی کە ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوا لێ بێ کاتێک کتابی ئەلئیستیغاثی دانا، کتابێکە باسی ئەوەکە کە پەنا بە غەیری خوا مەگرە، لە غەیری خوا مەپاڕێرەوە، داوای یارمەتی لە غەیری خوا مەکە، تەنها پەنا بەخوا بگرە. یەکێک لەو کەسانەی کە ناوی ئیبن البەکری سۆفی بوو، ئیبن البەکری لەگەڵ جەماعەتێکە لەسەر ڕێگا بۆی دانیشتن، چونکە ئەوەڵێ خوا پەرستن، ئەمان شەڵن هاوار بۆ غەیری خوا بکەن. ئیبن البەکری السوفی کابرایەکی ئەوە ناوەکەیەتی لەگەڵ جەماعەتێک لە هاوڕێکانی خۆ و هاوفکرەکانی خۆیان بۆی دانیشتن بۆ ئیمامی ئیبن تەیمیە، کە ئیمامی ئیبن تەیمیە هات ڕەحمەتی خوا لێ بێ گرتیان بە هەمویان زۆریان لێدا، گیانیان خوێناوی کرد بە دڵی خۆیان لە ئیمام ئیبن تەیمیە، چونکە زۆر بوون، ئەمش تەنیا بوو، کەمینیان بۆ دانا. کاتێک کە ئەم شتە بەڵاو بۆ ئیمامی ئیبن تەیمیە کەوتە سەر جادە، چۆن دەڵێ لەسەر جادە و لەسەر کۆڵان کەوت، گیانی هەمووی خوێناویە، خوێنی لێ دەڕوا، سەری شکاوە، گیانی هەمووی شکاوە، لێ دراوە، خەڵکی لێی کۆبوونەوە. سەربازەکانی دەسەڵات هاتن وتیان ئەمە کێ وای لێکرد؟ وتیان ئیبن البەکری سۆفی وای لێکرد لەگەڵ جەماعەتی خۆیان. ئیبن تەیمیە وتی وازی لێ بێنن، وتیان بەخوا وازی لێ ناێنین، تۆ حەقی خۆت گەردنی ئازاکێ، بەڵام ئێمە حەقی خۆمان لێ خۆش نابین، مادەم سوکایەتی بە تۆ کرد بە چەند کەسێ لە تۆیان داوە. ئەمجا سەربازەکان بەڵاو بوون و لە هەموو شوێن چۆن ئەمڕۆ پۆلیسە گەڕێ، ئاوا گەڕان بۆ ئیبن البەکری سۆفی جەماعەتەکەی بیان گرن، ئەوانەی کە بەشداریان کردووە لەم تاوانەدا. ئیتر قاچاق بوو ئیبن بەکری سۆفی لەگەڵ جەماعەتەکەی قاچاق بوون، شوێن نەما بۆی بچێ ئیلا وتی ئەڕۆم بۆ شوێنەکە کوێ بێ باشە، چوو ماڵی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ. ئیبن تەیمیە داڵدەیدا فەرموو وەرە ماڵەکەی من بۆی نەتگرن، عەزیەتن نەدەن. ئەوە ئیسلامە، نەک شڕوشێتێکی ئەمن و تۆ ڕابین و هەڵا بێ هەڵا بەزینەوە دەسەوە شێنین، ئەوە ئیسلام نییە، ئەوە شەیتانە زاڵ بۆ بەسەرمانە. ئیبن البەکر لە ماڵی ئیبن تەیمیە خۆی شاردەوە، ئیبن تەیمیە فەرمی وەرە لە ماڵی منە خۆت شارد، چونکە بۆ ماڵی من تەئکید بەنایەن. بەڵێ ئەمجا لای دەسەڵاتدار فەرمی عەفوی کەن گەردنی ئازابێ، من هیچ حەقێکم لەسەری نییە. ئەوە ئیسلامە. بۆیە دوایەوە زاناکانی ئەشعەریەکان دەیانوت ئەوەی کە ئیبن تەیمیە کردوێتی مەگەر پێغەمبەران بیکەن سەلامی خوایان لەسەر بێ، یا چەند کەسێکی کەم لە خەڵکی بتوانی وەکو ئیبن تەیمیە بکات. ئەوانەی کە دژی ئیبن تەیمیە بوون ئەو ئیعترافیان کرد کە ئەوەی ئیبن تەیمیە کردی مەگەر لە پێغەمبەران بۆشێتەوە سەلامی خوایان لەسەر بێ، یا لە کەسانێک کە زۆر بکەم لە ناو خەڵکیە. بۆیە عەفوی کە ئەمە بووە مێژوویەک تۆماری کرد سەربەرز بۆ ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ. دە تۆش ئاوا خۆڕاگر بە ڕق و کینە بخۆرە بەرامبەر بە خەڵکی شەوان بڵێ خوایە گەردنی خەڵکی ئازابێ، خوای با بەهۆی منەوە هیچ کەسێک نەچێتە جەهەنەم. ئەو کاتە ئینشەڵا سەربەرز دەبی.